سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە ئەگەرێک دەکەین لە پێشادەکانی ئێستای عراقدا مەبەستمان پێشادە سیاسەکانە لە عراقدا بەڕێزان لە ئێستادا ئەگەری ئەوە هەیە کە پەرلەمان هەڵبۆشێنێتەوە هەروەها ئەگەری هەڵبژاردننی پێشوەخت دەکرێت لە عراقدا ئەمە بەپێی بەیاننامەکەی ئەمڕۆی نووسینگەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عراق بەڕێزان لە بەیاننامەیەکدا نووسینگەی نوری مالیکی سەرۆکوەزیرانی عراق ئەوەی ڕاگەیاندووە کە لە کاتێکدا لایەنەکانی بەرامبەر هەر جۆرە دانیشتنی گفتوگۆیەک ڕەت دەکەنەوە و سوورن لەسەر سیاسەتی بەردەوامیدان بە قەیرانەکان لە بەرامبەردا نوری مالیکی ناچارە داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی پێشوەخت بکات. نوری مالیکی جارێکی تر داوای ئەنجامدانی گفتوگۆ و دانیشتن دەکات لەسەر بنەمای دەستور و ئەنجامدانی چاکسازی لەسەر جەمدامەزراوەکانی دەوڵەتدا بەتایبەت لە هەر سێ دەسەڵاتی یاسادان و جێبەجێکردن دادوەریدا. بەیاننامەکەی مالیکی ئاماژە بۆ دەکات سەرباری باوەڕبوونیان بەوەی کە دەسەڵاتی یاسادانان پەرلەمان سەرچاوی شەرعیەتە بۆ دەسەڵاتەکانی تر بەڵام پێویستی بەوەیە بە خێرایی چاکسازی تێدا بکرێت. لە بەرامبەردا دیارە حکوومەتیش پاڵپشتی ئەو چاکسیازانە دەکات و پابەندە بەوەی دەسوور بڕیاری لەسەرداوە لە چاودێری و لێپرسینەوە. دیارە لە بەشێکی تری بەیاننامەکەدا باس لەوە کراوە کە ئەوسام نجێفی سەرۆکی پەرلەمانی عراق بەوە تۆمەتبار دەکرێت کە دەیەوێت پەرلەمان بۆ بەرژەوەندی خۆی و ئیترافەکەی بەکاربهێنێت کە نەیتوانیوە بێلایەن بێت. ئەمە لە کاتێکدا بەڕێزان دیارە سەرۆکی کوتلەی ئەحراری سەر بە ڕوتی سەدر ئاشکرای کرد کە دیارەمە دوێنێ بوو کوتلەکەیان لە پرۆسی لێپرسینەوەی مالیکی لە پەرلەمان بەشدار نابن و لە بەرامبەردا پەرلەمانتارێکی لیستی دەوڵەتی یاساش ئەوەی ڕاگەیاند کە ڕوتی سەدر هەڵوێستی تەبایە لەگەڵ هاوپەیمانی نیشتیمانیدا و چوارگۆشەی سەرنەوەی متمانەی لە مالیکی جێهێشتووەروەها هەر یەکە لە هاوپەیمانی کوردستانی و ئیتلافی عراقیەش ڕەتی دەکەنەوە کە مقتەدا سەدر دەستبەرداری داوای کێشانەوەی متمانە لە مالیکی بوو بێت. ئەمە دوایین گۆڕانکاریەکانی ئێستای گۆڕەپانی سیاسی عراق و بەتایبەتیش پرسی سەرنەوەی متمانە لە مالیکی بەڵام ئەوەی کە لە ئێستادا باز دەکرێت لێپرسینەوەی لە سەرۆکوەزیرانی عراق مەبەستمان نوری مالیکیە لە پەرلەمان بەڵام ئەم بەیاننامەی ئەمڕۆی سەرۆکی حکوومەتی عراق باس لە ناچارکردن دەکات کە داوای هەڵۆشانەوەی پەرلەمانکە و داوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت بکە. ئێوە دەتوان قسە لەسەر ئەم پێشهاتەنوێ بکەن لەسەر ئەو بکەن کە ئایا ئەگەری هەڵبژاردننی پێشوەخت لە عراقدا لە ئێستادا لە ئارادایە بەپێی ئەوەی کە لە بەیاننامەکەی نوری مالیکیە باس لەو کراوای خۆ نووسینگەی نوری مالیکی باسی لەو کردووە کە تا لایەنەکان سوورن لەسەر ئەوەی کە دانیشتن نەکرێەوە گفتوگۆ نەکەن ئەم ناچارە داوای هەڵبژاردننی پێشوەخت بکە بۆ ئەوەی ئێمە قسە لەسەر دوا پێشادەکان بکەین و ئەم ئەگەرە باسکەین. ئەمە لە کاتێکدا کە هەندێک لایەن ڕخنیان لەوە گرتووە کە مالیکی داوای لێپرسینەوە لە پەرلەمان دەکات لە کاتێکدا کە ئەرکی پەرلەمانی عراقەکە لێپرسینەوە لەگەڵ سەرۆکوەزیران بکات بەپێی داواکاری پەرلەمانتارەکان بەڕێزان. بەڵێروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک ناونیشانی facebook.com/نالیا تیڤ دەتوان ڕاتی بنی سەرنجەکانی خۆتان نێر لەسەر تۆری بەرنامەکەی خۆتان. بەڵێ یەکەم پەیوەندیمان سەردار لە هەولێرەوە. فەرموو کاک سەردار. کاک سەردار لە هەولێر زۆر سپاس دەکەم کاک سەردار. خۆشی بەرنامەکە لێخن. زۆر سپاس دەکەم. ڕاستی من لەسەر وەختە ناکەم کە بەڵام لەسەر تەلەڤیزیۆنەکەتان قسە. فەرموو کاک سەردار. نازانم ئەو ڕۆژە دوو ڕۆژ تقریبا پێش ئێستا جەملێ بوو کە على ئەساس بە خاوەنی کەناڵەکەتان گوتیە بیفرۆشن. بەڵێ وایە. من لێرەوە پێیان ئەڵێم ئەو کەناڵە بۆ پشتن نییە یەکات شاسواریش نییە ئەو کەناڵە ئەگەری کوردە. ئەوەی ئەسلێ بیفرۆشن خەیاڵیان کاوە ئایا ئەوان ڕازیە بن بە کەناڵەکانی دەسەڵات بڵێن ئەیفرۆشن کەناڵەکانی خۆتان چی جواب دەنەوە؟ یعنی یەک تاکە کەناڵەکە کە ئەو ملەتە بەسەر زمان و هەزارە کاندیدێتی شتێکی ڕازگرانەوە بۆ دیدی بینەران بین لە تەرساسەکەەوە چاویان بۆ وایە؟ بەهەرحاڵ دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم دیوای کەمەندەرێژی تەلەڤیزیۆنەکەتان نەخوازم بەڕاستی. زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک سەردار لە هەولێر. سپاس بۆ وشەکانت. بڵێ ڕێبەر لە کۆڕێ. فەرموو کاک ڕێبەر. پێشەچی دەستخۆشی ئەو بەرنامە جوانەتان یەکەم و پیرۆزبایی لە کەناڵی NRK-کەم کە توانی زۆر بە ڕازگرانە و بۆیانە و هاوسەنگیانە دەنجی خۆی بگەێنێت بە خەڵک ببێتە کەناڵێکی خەڵکی نەک لە زێر سێبەری هیچ کەسێکەوە پیرۆزبایە وەشتان یەکەم کە کەناڵەکەتان بە پێ ڕاپرسێت یەکەم دەرچوو بەهۆی گواستنەوەی تۆڕی هەواڵی کوردی سەبارەت بە ئەگەری هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق دیارەوە ئەبینین
واسەند لاانە سیاسەکان ناکۆکن لەسەرەوەی کە کێشەیەکی ئاواقۆ و ڕووی لە عێراق کردووە و هەرێمی کوردستانیش پشتێکی بەرکەوتووە. کاکرە پێت وایە کوردستان کێشەیەکە وەبزانم کێشەیەکی شخصیە تا ئێستا گەیشتوتە و ئاستێکە بوو بە ئاستێکی کێشەیەکی سیاسیانە لە عێراق. ومن پێم باشە پەرلەمان هەڵبوەشێتەوە یان پێم باشە تاوەکو ئەوەی گەلانی عێراق دەبینی ڕۆژانە چەندین قوربانی ئەوە قوربانیانە لە عێراق ئەکەونەوانێ بەهۆی کێشەی تایفەگەری سیاسیە و دەستێکی سیاسی قوڵیش لە ناو عێراق کاریگەریەکی زۆری هەیە بەسەر لایەنە سیاسەکان و نووری مالیشی و هیوادارم ئەگەر پەرلەمانیش هەڵبوەشێتەوە کورد پشتی شێری بەربکەوێ و بتوانێ وەکو ئەوەی نییە لە هەولێ مادەی 140 وابزانم بە تۆزێ پارەدا بۆ خۆیان و بەنەوتیاندا هیوادارم بۆ جارێ ئەگەر پەرلەمان هەڵبوەشێتەوە پەرلەمانێکی چالاک و ئەندام پەرلەمانەکان لەژێر کاریگەری ملەتە ئیش بکەن نەک لەژێر کاری سەرکردە و بەدەستی حزبی بچن بۆ پەرلەمانی عێراق و هیوادارم ئەگەر پەرلەمانیش هەڵبوەشێتەوە ناوچە دابڕاوەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و ژیانی ملت و ژیانی ئەو گەنجانە و ئەو خەڵکێ لە هەرێمی کوردستانە بە پارە نەگۆڕنەوە ئەگەر پەرلەمان هەڵبوەشێتەوە یان نووری مالیکی لەسەر حکم لابکەوێ هەر کەسێکی تر بێ کورد بە پێداگیری لەسەر مافەکان زۆر باشە زۆر سپاس بۆ کاکرە بەڕێزان بڵێ ئەمە لە کاتێکدایە کە بەیاننامەکەی ئەمڕۆی نووسنگەی نووری مالیکی دەرچوو هاوپەیمانی کوردستانی تاکید دەکاتەوە کە بەردەوامە لە پرۆسەی سەرنەوەی متمانە لە نووری مالیکی و ڕاشی دەگەنێت کە پاشگەزبوونەوەی ڕەوتی سەدر لە ئەنجامدانی لێپرسینەوە لەگەڵ مالیکی پرۆسەی سەرنەوەی متمانە لە مالیکی پەک ناخات. دیارە ئەمڕۆ محسین سعدون ئەندام پەرلەمانی عێراق لە سەرلیستی هاوپەیمانی کوردستانی بە سۆمەری نووزی ڕاگەیاندووە کە بەشداری نەکردنی ڕەوتی سەدر لە ئەنجامدانی لێپرسینەوە لەگەڵ مالیکی بۆ چوونی خۆیەتی وە دەبێت ڕێزی لێبیگرێت و هیچ کاریگەریشی لەسەر ڕاگررتنی پرۆسەی لێپرسینەوەکە دروست ناکات. ئەمە ئێوە دەتوان قسە لەسەر ئەم پرسە بکەن بەڕێزان ئایا لە ئێستادا بەتابەتی تا ئەمڕۆژ باس لە پرسی لە سەرنەوەی متمانە لە نووری مالیکی دەکرێت بەڵام بەیاننامەکەی نووری مالیکی چیمان پێ دەڵێت ئایا پێتان وایە کۆتایی دێنێت بە قەیرانەکان و لایەنە سیاسەکان بەرامبەر بەوەی کە مالیکی وتوێتی من ناچارم کە داوای هەڵبژاردننی پێشوەخت دەکەم وایان لێ دەکات کە دانیشتن و گفتوگەکان دەست پێ بکەنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان یان ئەم ئەگەرەی کە مالیکی باسی کردووە دەبێتە ئەگەرێکی چاوەڕوانکرا و ئەنجام دەرێت لە کۆتاییدا یاخود لە کۆتایی قەیرانەکاندا. بەڵە سۆران لە سلێمانی فەرموو کاک سۆران. دەست خۆش کاگیشوان زۆر سپاس بۆ بەرنامەکەتان من حەزەکەم کورتی یەک پێیان بنێرم بۆ کاک شاسوار لە شەرۆکی کەناڵی نالیا بڵێن. بەڵێ فەرموو. من داوای یەکەم زۆر مەمنونیم کە زمانی 10 ساڵیە لێرە پەیامێکە نێرم بۆ کاک شاسوار دڵنیا بێت سندوقێکدانێ لەبەر کەناڵی نالیا خەڵک زمانی یەک سەدەیەکە و بە خوێنی دیفاع لە نالیاکە حەزەکەم بەسەرەوە تۆڕەی جەنابیشت قسەم هەبێت لیستی هاوپەیمانی کوردستانی بە دڵنیایەوە پێ دەڵێم نە لەگەڵ هەڵبژاردنان دڵنیا بە من ناژنێم داواکەم هیچ کەسێک لەسەر ڕێی من بۆ چوونی خراپی نەبێ مالیکی پیاوێکی عەدالەتە توانی ئەمنێت بپارێزێ ئێستش سەرەی حسابە ئەم قائیدانەی کە هاتوونەتە پێشەوە هەرێکە و لە محافظەیەکەوە دیکتاتۆرێکە بۆ خۆی دەستی کردو بەسەر سەروەت و مڵک و سامان و نەوت و سەر زەوی و ژێر زەوی میلەتە قوتی میلە دەخۆن. چاوکە کاک شوان ئەم کوردەی ئێمە ئەم سەرکردە ئەم دوو سەرکردەی ئێمە نە بە گفتوگۆ ڕازین نە بە هەڵبژاردنیش بۆ لە گفتوگۆ سەرەی حسابە ئەمان دەستیان کردو قوتی خەڵکیان بردووە نەوتیان بردووە داهاتی میلە لە ناوخوا ئەبەن ئەمانە فەرموو مالیکی دڵنیا دەکەم کاتی فشاری تری پێگەن دەڵێ ئەمانە هەڵاتەوە زۆر نێنە ژێرباز هەڵبژاردنیش ڕاگەێنەوە ئەمانش ئەدۆڕێن کە دۆڕان دڵنیا دەکەم هەمان وەکو هاشمی مەلەفیانەیە چونکە ئەم سەرکردانە چ شیعەکان لە خوار و لە وەسەتی عێراقا هیچیان بە هیچ شتێک رازی نین گەندەڵن هەمان مەلەفێکی پیسیانەیە مالیکیش پیاوێکی عەدالەتە. کاک سۆران پێت وایە لە نێوان ئەم دوو هاوکێشەی کە لە ئێستادا هەیە لە عێراق لێپرسینەوە لە مالیکی لە پەرلەمانی عێراق کە دیارە ئەرکێکی پەرلەمانە کە لێپرسینەوەی لەگەڵدا بکە بەرامبەر بە هەر پرسێک لە بەرامبەردا ئەمەی کە مالیکی باسی دەکات دیارە قسەکانی ئاماژەیەکە بۆ ئەوەی کە تا ئێستا دانیشتن و گفتوگۆیەک لە ئارادا نییە و وەک خۆیڵە لایەنەکان ڕەتی دەکەنەوە. پێت وایە کامیان زیاتر زاڵە بەسەر گۆرەپانی
سیاسی ئێستا عێراق لێپرسینەوە لە مالکی کە دەبێت بکرێت لە پەرلەمان یان دانیشتنی لایەنە سیاسەکان بەڕێز مالکی باکی نییە لە لێپرسینەوە بەس ئەو بارگاوی کراوە تۆ سێ کە کاک شوانێ سێ جەماعەتی سەدر پاشەکشیان کرد لە لێ هەم لە سندە و هەم لە لێپرسینەوە لە مالکی بەس سێ لیستی هاوپەیمانی کوردستانیش بووە بە دوو فەقەرەوە بووە بە دوو بەشەوە ئەم دوو بەشەیە هەردوو لایەن کێسێکی پیسیانەیە هەم لە ڕووی ئەمنیەت و هەم لە ڕووی ناوخۆ هەم لە ڕووی خارجیشەوە بەڕێزەکەم ئەمە ناتوانن لە هیچ شتێکیان سەرکەوتوو بن بەڕێزم لە حەزەکەم یەک خاڵستەمتر داوا حزب ئۆپۆزیسیۆنەکانەکەم پشگیری لە مالکی بکەن هەم بۆ ئەوەشانەوەی پەرلەمان و هەم بۆ هەڵبژاردنێکی پێشوەختی محافظەکانی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ هەڵۆکانی گەرمیان پیجەکە بۆ ناوە دەڵێت لەو باوەڕەدام بۆ ترساندنی سەرکردایەتی کورد تاوەکو هەموو لایەک بە زوویی ملکەچ بن بۆ بڕیارەکانی مالکی مەبەستی ئەم بەیاننامەی ئەمڕۆ کە دەرچووە ئەمە بۆ ترساندنی سەرکردایەتی کوردەوە خۆی دەڵێت بەڵێ حاجی لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. بەڵێ سڵاو لە تۆش و دەستخۆشی بەرنامەکەت لێکم. زۆر سپاس دەکەم کاک حاجی. ڕابێ پێشەکی دەستخۆشیەک یا سەرکەوتنێک بۆ کاک شاسوار دەپرساوی کۆمپانیا یا با بڵین هینی کۆمپانیای نالیا بەڕێوەبەری کۆمپانیای نالیا دەستخۆشی دێکم. بەڕاستی کاک شاسوار ئەتوانم بڵێم داوا لە شاری قەڵەم و لە شاری ڕۆشنبیریەکەم کە پشتی ئەو گەنجە و ئەو گەنجانە بگرن کە لەو کەناڵە ڕۆشنبیریانە لە ڕاگەیاندنانە ئیشەکەن بەڕاستی ئەوە نەتوانیویانە مستەوای خەڵک با بڵێ مستەوای شارەکەی ئێمە هەندێ بەرزکەنەوەی زیاتر لەو ڕۆشنبیری کە تایەتی بەتەکید ئەوە شتێکی خزمەتێکی زۆر گەورەیە بۆ کۆمەڵانی خەڵک بەعام حتا بۆ دەسەڵات خودی دەسەڵات خۆشی چونکە دەسەڵاتی استیفادە لەو جۆرە کەناڵ و لەو جۆرە ڕێیانەکە جێگەی دەستخۆشیە و من پێم وایە ئەو ئیشەی کاک شاسوار لە ئیشی کەریمی عەلەکە کەمتر نییە بۆ ئەم سەردەمە دەستخۆشی لێکم. دوهەمیش وڵایی بۆ مەسەلەی هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراقی و هەڵبژاردنێکی تر من نازانم وڵی بەڕاستی عێراقەوە بە قەیرانی قوڵ و تیژ و ئەوانەیە هەروە بڕوا ناکەم ئەو عەقڵەتەی ئەمڕۆ چ لە کوردستانە چ لە جنوبی عێراقا لە عەرەبستانە با بڵێن بتوانێ هەڵبژاردنێکی وا بکات کە گەری عێراقی پێ ڕازی بێ. کەواتە کاک حاجی باس لە عەقڵیەت دەکەی ئەگەر هاتوو ئەو هەڵبژاردنە کرا پێت وایە کێشەکان چارەسەر دەکەن یان هەمان عەقڵیەتەوە دووبارە دەبێتەوە بەڵام لە چەندە موچاوێکی تردا لە هەمان عەقڵیە دەبێت کاکە خۆی هەڵبژاردننی پێشوو دەستی ئەمریکایە بۆ ئەمریکا سێرە بوو یعنی نزیکی 7 مانگ بۆ 8 مانگ حکومەت پێک نهات کە حکومەت پێکات بە نەکامی پێکات حکومەتێکی ناتەوا و با بڵێن تقریبن لکانن بە یەکەوە لەسەر بنەمای چەند شخصێک و چەند حیزبێک دروست و بۆیە نەتیجەکەی ئەوە دەرچووە. بەڕاستی من عەقڵم نایبڕێ ئەوانە بتوانچکارە لە گەندەڵیا غەرق بوون چ ئەوانەی کوردستان و چ ئەوانەی عێراق بەڕاستی خەڵک بتوانیان پێ نایە دەبرە فەوزا دروزێ بێ پێم وانی هیچ بتوانەوە مەگەر ئەگەر ئەوە بتوانە سەرکەوتون لە هەڵبژاردنە ئەگە مالکی ڕاستکە ئەگە مالکی ڕاستکە هەڵبژاردنە بکە بەس ئایکە ئەگەر بیکە پێم وایە شتێکی زۆر باشەکە بەس پێم وانیە بیکە هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ کاک حاجی لە سلێمانی بڵێ حاجی لە دهۆک کاک مستەفا لە دهۆک بوو ورندیارە بە هەڵە ناوەکە نووسراوە بەڵێ کاک مستەفا لە دهۆک بە هەڵە ناوەکەی نووسرا بوو فەرموو کاک مستەفا. بەڵێ کاک شوان مالکی زۆر تەنگاو بووە بەڵێ مالکی تەنگاو بووە نزانی دوچکێت نەشت پەرلەمانی هەلوەشینیت. بەڵێ کاک مستەفا ئێمە دیارە 4 ئیمزایی بە پێشیانی سەرۆک بارزانی ئەوە ناتوانیتن ئەو لە ئەنجومەنی وەزیران دەکەویتن نزانی چی دەکەت انتخابی پێشوەخت دەکەت ئەوە ناتوانیت پارتیویەکەتی یەک دەچن کاک سووران لە سلێمانی گوتی سەرکرداتی کوردنێک نییە ئەوە درووە مقتەدە سەدرژی لەگەڵ کوردە ئەوان هاتە ئەربیل و نەجەف ئیجتیماعی کردووە. زۆر باشە کاک مستەفا ئەمە بۆ ئەوەی وەردەگریت و دەکەویتن و ئەو دیکتاتۆرە و تابع ئیرانە دەکەویتن. باشە کاک مستەفا ئەمە دیار ئەم پرسیارەکەم بۆ ئەوە نەبێت کە بەرگری لە هیچ لایەنێک تەنان مالکیشکەین بەڵام ئەم دیارە باسی لە پرسێک کردووە دەڵێت لە کاتێکدا لایەنەکانی بەرامبەر هەر جۆرە دانیشتن و گفتوگۆیەک ڕەت دەکەنەوە پێت وایە لە بەرامبەر ئەوەی کە بەڵێ مەبەستمان گفتوگۆ و دانیشتەکەیە بەڵێ تمام ام گفتگو گل نکن سرک بارزانی بود گفتگو گل نکن اولین گفتگو وعد دادت و وعدی دروه
ئەوە ناکەن هیچ لە متمانەی لێ وەربگرین ئەوە چیخۆراوە دوژمنە سەدام حوسێنەوە. بەڵێ سپاس بۆ کاک مستەفا لە دهۆک. بەڵێ عەبدوڵڵا لە هەولێر فەرموو کاک عەبدوڵڵا. کاک عەبدوڵڵا لە هەولێر. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە. دلێر AAB ئەمە ناوەکەی بەو شێوەیە نازانم باسی شتێکی کردو ئەگەر وەک خۆی باسی کەین باسی لەوە کردو کە سەرۆکی هێرێم دەڵێت دەرەقەتی نووری مالکی نایەتەوە بە پێی تێبینەکەی خۆی. سۆران کەریم دەڵێت لە ڕاستیدا هۆکاری ئەم تەنگژەیە دەگەڕێتەوە بۆ پابەند نەبوون بە دەستور و ڕێکەوتنامەکان و نەبوونی متمانەی لایەنەکان بۆیە بە بۆچوونی من هەڵبژاردننی پێشوەختیش چارەسەری ئەم کێشانە ناکات. ئەمە لە کاتێکدا بەڕێزان دیارە کاک حاجی لە سلێمانی باسی لێ کرد کە بەپێی ڕای ئەو دەڵێت عەقڵیەتی ئێستا کە هەیە هەمان ئەو عەقڵیەتە دەبێت ئەگەر هاتوو هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵام دەمژاوەکان دەگەڕێنەوە خۆی دەڵێت کەواتە ئێوە دەتوان قسە لەسەر ئەوشکەن کە هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراق و ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەقت تا چەند کێشەکان چارەسەر دەکات. ئەمە لە کاتێکدا کە زۆر لە ڕەخنەکان یاخود چاودێرانی سیاسی باس لەوە دەکەن کە ڕێکەوتنی لایەنی سیاسی کورد لە ئێستادا لەگەڵ لایەنەکانە یاخود لەگەڵ ئەو لایەنانەیە کە ئەوانیش داکۆکی یاخود دانیان نەناوە بە زۆرنەی مافەکانی کوردستان و بەتایبەتی مادەی 140. بەڵێ سیروان لە ناحیی ڕزگاری فەرموو کاک سیروان. یاوارە باش. زۆر سپاس کاک سیروان. مەمنوونی تۆ کاکیان. زۆر سپاس دەکەم. بۆ تەوەرەکەت بەڕێزگیان ئەو بەرنامەیە کە نووری مالکی دای نابوو یعنی بۆ پەردەپۆشکردنی ئەو دزی و ئەو بە قاچاق بدینی نوت بەرە و دەرەوەی وڵات و بەڵامێکی لەلایەنی حکوومەتی پارتی و لایەنی حکوومەتی دەسڵاتدارەوە بڵێن ئەوانش بە هەمان شێوە بۆ پەردەپۆشکردنی ئەو شتانەی کە خۆیان نەیانەوێ بەڵامێکی کێ سوودمەندە لەم بینە کێ زەرمەندە لەم بینە زەرمەندی یەکەم خەڵکە ئەو خەڵکەی کە چەند ساڵێکە چاوەڕێی ئەوەتان کە ئەتر یعنی بۆ خۆیان بژێن بەڵامێکی حزبی دەسڵاتدار دەستیانەوە دەبنە قاقای خەڵکی و نەیانڵە خەڵکی بژێت ئەم منافەسەیە کە لە بینی خۆیانە ئەمەوە تا ئێستاکە ئەو ئەمڕۆ فازڵ میرانی جەنابی دەڵێت ئێمە نەماوەتووە جەنابی نووری مالکی دیکتاتۆرە ئەوە تەناسوولەکە یەکسەر تۆ بڵێ سەریکە کە یەک بەرنامەیاندانە بوو یەکسەر ئەمان تەناسوولیان کردەوە بەڵام خەڵکی کوردستانیش ئەو بودجەیە زۆر و زەبەلاحی بە بەردەم خەڵکیە دەڕوات کاکسیوانکەواتە پێت وایە لێدوانەکەی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان ئەمە تەنازولێک بوو یان هەندێک لایەن باس لە تەسعیدی ئەلامی دەکەن یاخود تەسعیدی ئوروژاندنی ڕاگەیەندەکان دەکەن پێت وایە ئەو لێدوانەی ئەو دەرگایەک نەبوو بۆ گفتوگۆ بەتابەتی کە نووری مالکی باس لەو دەکات کە لایەنەکان گفتوگۆ و دانیشتن ڕەت دەکەنەوە کاکە خەڵکە ئەمان 6 مانگ 2 مانگە ئەمە کاک مەسعود و مەکتەبی سیاسی کاک مەسعود و حزبی دەسڵاتدار ئەم خەڵکیان مەشغوڵ کردووە بەم بەرنامەیەوە مالکی دیکتاتۆر ئەمە پەردەپۆشکردنێک بە دیکتاتۆریەتی خۆیان ئەمە پەردەپۆشکردنە بە دیکتاتۆریەکە ئەم خەڵکە هەتا کەی تێناگەی لەمانە کورد ئەمانە جەلادن ئەمانە بۆەوەی نەبێتە ئەوەی ئێستا هەندێک کەسی ترپیان ناخۆش بێ بۆ شێوەیە قسە بکەین بە زمانی قسە بکەین کە زمانی ڕەخنە بێ بەڵام بە شوێکی بابەتیانە من یەک پرسیار لەم خەڵکاکەم بەڵێ کاک سووران ئەگەر ناوی کەس نهێنین تکایە ناوی کەس نابم یەک پرسیار وەزیری سامانە سروشتەکان ئەڵی هەتا ئێستاکە یەک تەنکەری نەوتمان ئێمە بە دەرەوە نەچووە لەبەر ئەوەی داهاتەکەی دیار نییە وایە ئەی باشە بۆ نایەن سێرێکی ئەو گەرمیانە بکەن کە شەو هەتا کوبانی لە جێ تانکەرە خەو نییە بەحدەیان کاریسە ڕوئەدا یعنی هیچ شتێک نەبێت ینی شەوێ لایکەم لە گومریکی مەرجی پەرێزخانە باید 14 تا 15 دەفتە دۆلار زۆر باشە سپاس بۆ کاک سیروان لە ڕزگاری بەڵە باوکی نالین سپاس دەکەم بەڵە باوکی نالین لە دهۆک فەرموو باوکی نالین مەرحەبا باوکی نالین چۆنی باسی کاکسوان زۆر سپاس دەکەم کاکە لە دۆکم لە دۆکی دەتەوە کاکسوانەوە مەوزوعی ئەوەشی نییە حەزێک مەوزوعی پێشوەریە قەسە بکەم فەرموو باوکی نالین بە کورتی ئەوە ئێمە پێشمەرگەینە لە بەرەگایان حیزبی یەکەتی و پارتی حەفتێن بەرنامەکی بەکەن لەسەرە و بەرنامە چونکو بچیاکە پێشمەرگێت لە قۆنا چۆرە خەون پارتی هەمی بوونە زێرەوانی یەکەتی نەبنە زێرەوانی ئەرێ نایە وەزارەتە کار مثلا تەلەڤیزیۆنی دەبن
وما يك وزارتين وبرنامجنا كاويجنا برنامج معمول كابركا پاسوان بارگان مالبند و یکی بو هر 400 یه پارتی دموکراتی کردستان بونه 700 حتى مليون كصدا يبي دار برنامج السال أبان لقاء بلا باوکی نالین بلا سپاس امریکایی وزیری زۆر سپاس بۆ باوکی نالین لە دهۆک بەرەزان لە نێوان گفتوگۆکردن و دانیشتن و هەڵوەشانەوەی پەرلەماندا تار و ئاری دەڵێت بەڕێمی هەڵبژاردننی پێشوەخت چارەسەری کێشەکانی عێراقا محەممەد فاتح دەڵێت تەنها چارەسەر لەم بارودۆخی ئێستادا بەکارهێنانی گفتوگۆکردنە بەڵێ دانا لە پیرەمەگرون فەرموو کاک دانا. کاکام کاتت باش زۆر سپاس کاک دانا هەموو کاتێکت باش ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی سپاس دەکەم کاکە شوانی گیان بە دەستۆشتیکەناڵە جوانەکەدان لێ یەکەم زۆر سپاس دەکەم کاک دانا چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم زۆر سپاس دەکەم کاکە بە نسبەتی تەوەرەکەتەوە بەڵێ جانەکەم ئەمە 5 مانگە بەم شێوەیە ئەیهێنی و ئەیبەن چ لە سەرکردەی کوردی چ لە سەرکردەی بەنسبەت عێراقەوە بەڵێ ئەمە 5 مانگە خۆی یعنی زۆر شتیان ئین کرد زۆر شتیان باندا زۆر مەسەلەی خۆیانیان پشتگوێ خست بەڵێ بەڵێ کاک دانا ئەو کەسانەشی کە چاوەڕێی نەتیجەی ئەوانێتی یعنی 5 مانگ چاوەڕوانی زۆرە اینجا ئیسا خۆشیان چی بڕیارێکە دەن با بۆ خۆیان بیدەن مالیشی بۆ بە کەسی وەکووان داناتێ ئەوە با دڵنیان بن لەو شتە و زۆر سپاس شتانەکەم زۆر سپاس بۆ کاک دانا لە پیرەمەگرون بەڵێ زیاد گۆران دەڵێت یاخود زاید گۆران دەڵێت ئەم هەڵبژاردنە پێم باشە چونکە مالیکی دەتوانێت کێشەکان چارەسەر بکات هیوادارم بە زووترین کات پەرلەمان هەڵبۆشێتەوە و سپاسی کردو سپاس بۆ تێبینەکەی گۆران ئیبراهیم دەڵێت هیچ چارەسەرێک لای سەرکردەکانی ئێستا عێراق و کوردستان نییە و نابێت هەتا ئەوان بەرژەوەندی خۆیان و حزبەکانیان لە پێش بەرژەوەندی گشتیەوە بێت بەڵێ وریا لە سلێمانی فەرموو کاک وریا زۆر سپاس دەکەم کاک وریا پەرلەمانی کوردستان هەڵەوەشێتەوە ئەو هەماوەشێتەوە چونکە بە مشتەرەکی هەمویان موافقەتیان کردووە دەمێ ئەو جەعفەری خراپە عەلاوی خراپە مالیک تێنەگەیشتن کاک وریا چ موافقەتێک مەبەستە یعنی هی هەرێمی کوردستان و شیعەکان و سونەکان هەمووی موافقەتیان کردووە مالیکیان هەڵبژاردووە بەڵێ ئەنجا ئێستا ئەو شتانە کە کابرایەکی ئاوا چاونەتر بێ ڕێغرە لە سەرۆکی هەرێم بگرە بڵێ نۆتەکانە وەیبەن یعنی کابرایەکی چاونەتر سوپاکە بەڕاست تێگەی ئەنجا لەبەر ئەوە ئەم مالیکیە خۆ بە قسەی پارتی نابێت ئەو کابرای مستەفای کاک مستەفا لە دۆکەوەی وەڵا فەدەوە مقتەدا سەدیش انتیحابی کردەوە بەڕێز هەفا ماجەرایش انتیحابی کردەوە لەبەرەوەی ناکات چونکە کابرایەکی زارا تێگەیشت و ئەزانێت هەڵیان سەنگانەوە مالیکی تۆدە کابرایەکی هەڵبەتە پاکە ئێستا بۆ پارتی ناتوانێت وەسیلێ بخاتە پەرلەمان و محاسەبەی بکات ئەلو کاک وریا باس لە هەڵوێستەکەی مقتەدا سەدر کە پێت وایە ئەوەی کە باز دەکرێت ئەمە شەڕی شیعەکانە بەرامبەر بە سونەکان مەبەستم لیستی عێراقییە کە کورد تێکەوتووە کاکە کورد ئەزانین چۆنە کاکە کورد تازە تێکەوتووە لە گەندەڵی ئەزانن باەکشەنە هەر خەریکی زین و جەلدەیی و ڕاگەڕاگە و پارەبردن و بێلا ئەم شانە لەبەرەوە هەڵسوکەوتی کورد ئەزانن باەکشەنە بۆیە ئەوانش ئاوا جوابی ئەم سەرۆکانە ئەم ئەزانن هەڵیان سەنگانەوە باەکشەنە بەڵێ سپاس بۆ زۆر سپاس دەکەن سپاس بۆ کاک وریا لە سلێمانی من ئەو پرسیارم کرد لەبەرەوەی زۆر لە لایەنە سیاسی عێراقیەکان باسییان لەوە دەکرد کە بەشداریکردنی عێراقی یاخود هەڵوێستی عێراقیە بەرامبەر بە سەردەمی متمانە تۆڵەیەکە لە نوری مالکی لەبەر ئەو کێشانەی کە پێشتر هەمووان دەزانین کە لە نێوانیاندا هەبوو بەڵێ نەعمان لە سلێمانی سلام علیکم علیکم السلام کاک نەعمان فەرموو کاک شوانجان پیرۆزبای دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و زۆر سپاس دەکەم سلامەتتان کاری ئینشاڵڵا زۆر سپاس بەس من دەستخۆشی لە هەر کاتێکی با بڵێن کەسێکی کورد دەکەم کە پەیوەندی بە هەر کەناڵێکەوە یا بە هەر بەرنامەیەکەوە کات من ئەڵێم بە فێری ئەوە بین دەستخۆشییان لێکم لە سەرەتای کە ئینسان جەریء بێ مەسەڵەن بیر و ڕای خۆی دەربڕێ بۆی کە من مەسەڵەن ئەمەوێ بەرامبەر بە کەسێک غەدری لێم کردووە یان
چاکەی بەرامبەرکردوی عەدالەتی تایە فێری ئەوە ببین کە دەستخۆشی لێ بکەین یا بڵین کاکەجانم کارت هەڵەیە بەڵام بە شێواز و زمانێکی گفتوگۆیانە بێ یعنی فێری ئەوە بین کە لەگەڵ یەکتریدا گفتوگۆ بکەین فێری ئەوە بین کە یەکتری ترجیح نەکەین بریندار یەکتری بریندار نەکەین لەبەر ئەوەی هەموو کوردین و هەموو ئەڵێ من ڕقم لێتە بەڵام بۆ خۆم ڕقم لێتە بۆ خەڵک ڕقم لێت نییە ئەوە قسەیەکی زۆر جوانە سەبارەت بە بڵێن بەوەی کە کۆمەڵگەی کوردەواری من ئەڵێم گەورەترین چەکە کە بەدەستی کابرایەکی زاڵمەوە بێ بەدەستی بڵێن سەرکردەیەکی زاڵمەوە بێ ناڕۆشنبیری کۆمەڵگەیە ئەمە شتێکی بەڵگەنەویستە خاڵێکی زۆر زۆر مهمیش کە ئەمەوێ با بڵێن بیگرێم ئەویش ئەوەیە عەدالەتی سێ کوچکەی هەیە عەدالەتی چۆن بڵێ پایەیەکی سێ کوچکەییە یان بینایەکی سێ کوچکەییە یەکەمیان بە عەدالەت و دادوەرانە دابەشکردنی دەسەڵات دووەمیان بە عەدالەت و دادوەرانە دابەشکردنی سەرمایە و سەرۆت سامانی بەدەستێتی سێمیان بە عەدالەت و دادوەرانە دابەشکردنی خوێندنەوە و معریفات ئەگەر هاتوو هەر دەسەڵاتێک مالیکی بێ مەسعود بارزانی بێ مامدلال بێ کورد بێ تورک بێ ئەفغانی بێ هەرچیەک بێ ئەگەر دەسەڵاتەکەی ئەم سێ کوچکەیی تیا بوو ئەم سێ پایەی تیا بوو بە عەدالەت و دادوەران دابەشکردنی دەسەڵات و سەروەت و خوێندەواری کە معریفەیە ئەگەر هاتوو ئەم سێ کوچکەیی تیا بوو بۆ خۆی هاوارەکە بۆ خۆی بانگەکە ئەڵێ کاکەجان من دەسەڵاتێکی دادوەرم و عەدالەتم ئیتر یعنی چۆنڵی خەڵکی ناسێ خەڵکە زانێکە ئەمە ئەبێ لا بچێ یا هەڵبژێتەوە یان با چۆنڵی خەڵک ئیتیشاری پێبکاینی پێ بکە لە دەستخۆشتان لێ ئەەکەم بەس ئەوە ئەمەوێ حەزەکەم تاکید بکەمەوە کاتێک کە پەیوەندی ئەەکەین با دڵیەتری چۆنڵی نشکەین بە جۆرێکە ئەڵێ لە کاتی دۆستایەتیدا ئاگاد لە چۆنڵی ئەو کاتێک کە بینێتێکەتێ و لە کاتی دژایەتیش ئاگاد لەو کاتێک کە ئاشتە بیتەوە زۆر سپاس بۆ قسەکان هیوادارم هەموو کەسێک ئەوە پابند بێ بەو شتانێکە کە نوعمان باسی کرد لەبەرەوەی زمانی گفتوگۆکردنی ئێمە و زمانی خستنە ڕووی ڕاو تێبینی و سەرنجەکانمان لەم بەرنامەیەدا تەنها ئەوەیە کە بە زمانێک بێت هەموو کەسێک بتوانێت قسەی لەسەرکەوە زمانێک بێت کە هێرش نەکرێتە سەر هیچ لایەنێک و ڕەخنەی بێقەینا بەڵام بە شێوەیەک بکە بابەتی بێەوە قسەکانمان بۆ شێوە بن کە وەڵامی یەکتر نەدەینەوە و هێرش نەکەینە سەر هیچ لایەن و هیچ کەسێتیەک وەڵا حاجی لە دهۆک فەرموو کاک حاجی زۆر سپاس دەکەم کاک حاجی نسبة سيارة مالكي دكتاتورة مالكي حرد مالكي وداخوزت كان يعني مالكي شيء تستاد بدين هكذا كان ميزانية پشمرگی كان ماده فضل كان نفتوغات حرب مالكي دكتاتورة کەواتە کاک حاجی ئەگەر ئەم کەسە دیکتاتۆر بێ بۆ تا ئێستا پێت وایە لە پەرلەمانی عێراقدا نەتوانراوە بە زۆرینەی دەنگ متمانی لێ بسەندرێتەوە کە لە کاتێکدا تا ئێستا بووە بە کێشە و مشتمڕی نێوان لایەنە سیاسەکان کە نەتوانراوە دەنگی پێویست کۆ بکرێتەوە بۆ لێسەنی متمانە لی لبته دكتاتوري بجاس ما كانت برلماني هلوشين وتشيرا بيتم لبته خرطي يعني دفلات خراكير دستي خداو بله بجوانا كابتن يعني زي برلماني هلوشين ميزن دعيناك مالكي دكتاتور دي حد كبيتن هاي كبيتن هلي كبيت سرق بازاني قوتي دي كبيتن بس شرق بويني ندوش نيجا بيتا برلماني بقى وبسيارة قاعدة نسبة صباي سليمانية مظاهرة سليمانية بله أنا نخش ولا بو كند حزبه وكان مظاهرة كان جعدا وخالتي بيتا وزارة وأبكش مرجع الشرطة فايقة خدنا وزارة بو صباي بو شيء بلا البرلماني شريك كان الدفاع يخاف كان حسب حزب بس أيدي معارضة. بله كاك حاجي سپاس بو كاك حاجي لدهوك نازم تبینیکی سێرمان بۆ هاتووە سامی سەدقی سەلیم خان دەڵێ زۆر بەداخەوە کە کەناڵێکی وەکو NRT ئەمڕۆ بۆتە کەناڵی نوری مالیکی تەنها کاردژی کوردستان دەکات زۆر بەداخەوە نازانم کەی NRT بووە بە کەناڵی مالیکی تەنها لەبەر چاوپێکەوتنێک کە لەگەڵ یاسازی کردبووە وەکو سەبقێک بوو کە بتوانین زۆرینەی زانیاریەکان بخێنە ڕوو بەڵام ئەوە تا دەڵێن ئەوە کەناڵی NRT کەناڵی نوری مالیکیە وچانێک و دێنە وڵاتان بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کاکتاها لە کەرکووک فەرموو کاکتاها تاها لە کەرکووک ئێوارە باش بەڕێز زۆر سپاس کاکتاها زۆر سپاس بۆیۆش براکەم دەخۆشیەم تێوەرە جوانشتان لێکەم زۆر سپاس من یەک داواکاری مەمە سێ جا دووبارەیەکەمەوە بەڕێزیان ئەگەر بکرێ بە نسبەت ئەو تەوەرەی کە لە بەرنامەی بەڕاشکاویە لەگەڵ کاکەرمان ساڵحە ئەندە پەرلەمانی دەست لە کارکێشاوی گۆڕان بەس ئەوە بزان سەبەبی چێ دای ناگرن
اینجا هیوادارم دایگرن بە بێکەم و کوردی هیوادارم چونکە ئەم کەناڵی و بە بێلایەن و بە سەرکەوتووە سەرکراوە هیوادارم ئەو سیقەی خۆی نەدۆڕێنێت بە بێلایەنە نەفکردکاتەوە و ئەو تەوەرە داگرێت بە نسبەت کاکەرمان ساڵحەوە بە نسبەت وەزعی ئیستی کوردستانیشەوە و عێراقشەوە من سەیرم پێدی ینی من ڕێزی بوو تەقدیر و خۆشەویستیم بۆ سلێمانی و خەڵکی سلێمانی شەیە بەڵام وابزانم سلێمانی و خەڵکی سلێمانی دڵسۆزەکە ڕەسەنەکەی خەڵکە ڕەسەنەکەی لە بەنسبەت کاگوریا و کاکسۆران و کاکیرۆنەوە ینی من بەڕاستی ئەڵێم بێبەرین لەو شارە ئەو شەخصانە چونکە ئەگەر خەڵکی سلێمانی ڕەسەن بەس بیری ئەم نەسوورەکە بکاتەوە قەت دیفاع لە مالیشی ناکە و لە عەرب ناکە چونکە ئەم نەسوورەکە شتێکی و کارەسات یوای بەسەری خەڵکی سلێمانی بە شەرەفە نێناکە هەتا ماوە کورد لە بیرکە چونکە من سەیرم پێدی ینی ئیسا یان بەڕێز یان سەر من یەک پرسیار لە تۆکەم ئیسا جوانە من دابەت مەسەر نوشما مستەفایان جێرا تاڵبانی وابزەم جوان نییە ئێمە داوامان کردووە بەڵێ وایە ئێمە داوامان کردووە کە کەس ناوی کەس نێنەوە ڕەخنەکانمان بابەتی بێت سەبارەت بە هەر نەکەر ئەو کەسایەتیانەی کە ناوتێنان هەر لایەنێکی تر هەر کەسێکی تر بڵێ یەش بڵێم بەنسبەت ئەو برادران کاگوریە لە سلێمانی کاکسۆران و کاکسیروان یانی دەمەکەنەوە زۆر باش ینی باسی کاک بەڕێز سەرۆکی هەرێم بە سوچیەکەن و هەنێ شتەکەن و ئەی بەرنامەکەنەوە نیە بکەینە سیاسی بێمە پیروز ناکە ڕەتمان هەبێ چونکە سەرۆکی هەرێم بمانە نەمانە سەرۆکی هەرێمە وەڵڵی ئەوان پێیان خۆش پێیان ناخۆش بێ سەرۆکی ئەوان و سەرۆکی هەموو کوردە کوردی لەسەر دەستی و نەبێ نابێ بەدەوڵات زۆر باشە کاکتە هەر بۆ پێشەوەی داکێتەوە وەکو وەڵامێک بۆ جەنابەت لە ئێستادا لە هەوکاران لە بەشی کۆنتڕۆڵە پێم دەڵێن کە ئەو بەرنامەی کە جەنابەت ئاماژەت پێدا دابەزیوە لە یاخود پەخش کراوە لە NRT و لە ئێستادا دەتوانی سەردانی سایتی nrttv.com کەی بۆ ئەوەی بیبینی خۆم نەبینیوە ینی سێرم پێدێ لە تەلەڤیزیۆن من تابعی و بەرنامەی دیارە نەدیوە ئەو منیش نەمدی بووێن و نەشم زانی بۆ شێوەیە بەدادچوون بۆ نەکردووە سپاس بۆ پەیوەندەکەت هیوادارم دووبارە ئەگەر یارمەتیم بە اینجا زۆر بەرادران حەز ناکەم ئەگەر بەڕێزیان هەر کەس تەشیر بە سەرکردە کوردەکان دەکات پێویست ناکە ئەگەر من پارتیم لێچەتیم گۆڕان پێویست ناکە هیوادارین وابێت تەشیرکەم هیوادارشم ئەو خەڵکە ینی بەخۆیان بچێتەوە جوان نیە سەرکردەیەکە من بەناوی بە این بێنم هیوادارم دووبارە نەبێتەوە سەیرم پێێت یانە برادرانە پارتی شتێکی لیان کردو پێشمەکە پارتی وەختی خۆ لە شەرناوخوا سەیرم پێێت ئەگەر شتێکی لیان کردە باز بێڵێن و بەڵێ ئەگەر سەردانی سایتەکە بکەی بەم نزیکانە دادەبەزەوە دەتوانین لە سایتەکەەوە لە سایتی nrttv.com دەتوانانی ئەو بەرنامەی کە داوات کرد ببینی سپاس بۆ پەیوەندەکەت شیرین لە زاخۆ زۆر سپاس شیرین خان برنامه هوایان و بسیار هوا که بسیاری بس بخالقی سلیمانیه نوری مالکی چی کرد ما دفاع و چه جبهه کرد شیرین خان تکات پیشوی قسە کەم با نەبێتەوە ئەوەی خەڵکی سلێمانی و خەڵکی ئەو ناوچانە ئێمە بەرنامەکە بۆ هەمووتانە نەک بۆ ئەوەی بەرنامەکە بۆ هەموو کەسێکە شیرین خان ئەگەر ئێستا بچمە سەر پەیوەندیەکان لە هەولێر و لە ڕزگاری لە گەرمیانەوە لە دوهۆکەوە پەیوەندیمان بۆ هاتووە بەڵام نازانم بۆ ئێمە تۆزێ حەزەکەین دایم باسی ناوشەگەرێتی بکەین ئێمە ئەم بەرنمەیە ڕۆژناڕۆژێک بە شێوەزاری کرمانجیشە مەبەستمان ئەوە نیە ئێمە خەڵکی سلێمانی پەیوەندیکە ئێوە پەیوەندینەکەن هەموو ڕۆژێکیش ئەمڕۆ یەکەم پەیوەندیمان لە هەولێرەوە بووە شیرین خان و با ناوی هیچ ناوچێک نهێنین هەموو کەسێک ئەم کەناڵە ئەم بەرنمەیە بەرنامێکی کوردیە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو کوردێکە بله بکوانی نه جام مطالعه برنامه که نبی برنامه هر برنامه که حتی خالصی بدینون نوع برنامه خود جو بکردن اگر دیال بکن علاقه کار عیان چه مکبسان همین بس لیمونیه ونی نه حتی سالی دنگی بگورتونی دارن چنابه هم عراق اما شما نوتو شیرین خان اما شما نوتو اما شما نوتو نوریمالی که دیکتاتوره اگر و خالصی سلیمانی حلب جو انفالش بید که بس اما نوریمالی که لپیروز مدین دین سلیمانی و عرام کردستانی دین زۆر باشە شیرین خان من ئێستا دەرفەتت پێ دەدەم کە قسەی خۆت کرد کەسە پەیوەندی دەکات پێی وایە نوری مالکی عادلە من وەڵامی دەمەوە من لێرە بێلایەنم و ئەم بەرنامەش بێلایەنە تەنها بۆ خستنە ڕووی ڕای ئێوەیە جەنابەت پێت وایە دیکتاتۆرە ئەم پێی وایە کەسێکی عادل ئەمە ڕای خۆتانە ئێوە دەتوانە قسەی لەسەرکەنە بری بەرنامەکە بۆ ئێوەیە فەرموو بەڵێ مين بلايان بس بلايان يعني حتى حداكي بلايان ولا شيء باي بلايان هيك راسه بلايان يعني مجالي بدن أبدي جب له فيوني يمكن كردستان همين بس ليمونيا شو خارج أنا باشا دمي أنا باش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نازانم دەڵێت ئێوە دەرفەتدا بە ئەو کەسانە دەدەن کە لە سلێمانی پەیوەندیەکەم بەڵام تا شیرین خان خۆی وابزانم زیاتر لە 2 دقەش قسەی خۆی کرد هیوادارم ئەو جۆرە ناتێگەیشتنە دروست نەبێەوە خۆشی پەیوەندەکەی داخستەوەی مەدامان نەخستەوە ئەو جۆرە ناتێگەیشتنە نەبێت بەڕێزان لە نێوان
ئێمە و پەیوەندەکانی ئێوە لەبەر ئەوەی زۆرنەی پەیوەندەکانمان زیاتر لە هەولێرەوە ڕۆژان لە دوو هەڵکەوەیە و ئێمەش وەک خۆتان دەزانن ساڵێک زیاترە ئەم بەرنمەیە بە شێوەزاری کرمانجیش پەخش دەکرێت ئەگەر ئێمە بەسمان خەڵکی سلێمانی بووە یاخود شێوەزاری سۆرانی بووە یاسا بەو شێوەش بەرنامەمان پێشکەش ناکرد بەڵێ دەچینە لای ئەمین لە حاجیاوە ئەمین لە حاجیاوە ئێوارە باش کاکشوان زۆر سپاس کاک ئەمین خۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس دەکەم یەکە بە یەکەی ئەندامانی کەناڵی ئەناڵی مەز دەکەم زۆر سپاس دەکەم سپاس بە ناوی هەمویانەوە بەداخەوە بۆ ئەوانەی دەڵێن کەناڵی ئێنارتی دەفرۆشیان هەڕەشە ئەوانەی هەڕەشە لە کەناڵی ئێنارتی دەکەن ئەوانە ئەو کەسانن کە لە دەسەڵات لە کورسیەکانی خۆیان دەترسن هیوادارم هەر بە بیۆری هەر بە هاوسەنگی بەردەوام بن دڵنیا بەکەوا دەبێت لێپێچینەوە با یەک جار لێپێچینەوە لە تەقەکەرانی پیاکوژەکانی عەبدەی شوبات کرد زۆر سپاس بۆ پەیوەندەکە دیارە لەسەر تەوەرەکە قسەی نەبوو کاکەمین بەڵێ کاروان لە سلێمانی فەرموو کاکەروان زۆر سپاس دەکەم کاکەروان دەستخۆشی لێ یەکەم بۆ بەرنامە گەلێک سپاس چاوارەت بەم قەیرانی عێراق من پێم وایە هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستان کاتێکی زۆریەوە زەمینە سازیەوێ بۆیە بۆم قەیرانی ئێستای عێراق ئینجام متمانە سەرنەوە تا ڕادەیەکی باش کاراترە چونکە ئەتوانێت ئەو فەراغی ئیداری کە دروستە بێ بە زووترین کار پڕ بکرێتەوە سەبارەت بۆ کەسانی کە تێڕوانینیان بەرامبەر مەمالکیە و کەسێکی عەدالەت خوازە من بەڕاستی پێچەوانەیەوانەوە قساتمان بیرودای خۆیانێوە ئازادن لەوەی کە دەدێ بڕن مالیکی دەسەڵاتەکانی قۆرەخ کردووە لەگەڵ هەرێمی شاکیەشەی دروست کردووە لە بیریان چووە کە هەر مالیکی بوو داوای کرد ئاڵای کوردستان لە ناوچە دابڕێنەوەکان داچێت هەر مالیکی بوو هاتە کەرکووک داوای کرد کە وتی کەرکووک شارێکی عێراقیە و ئەوە زەنگێک بوو مەزجێک بوو بۆ خەڵکی کوردستان و بۆ هەرێمی کوردستان کە بە نیازی ئەوە نەبن مادەی سڵچل و ئەو کێشەی ناوچە دابڕاوەکان چارەسەر ناکرێ وەر بە عێراقیان وەک بۆیە مەڕاستی قەیرانی ئێستای عێراق لێسەرنەوەی متمانە لە مالیکی کارێکی زۆر باشترە لەوەی کە هەڵبژاردننی پێشوەقتی پەرلەمان چونکەوە هەڵبژاردن خۆتان نەزانن زەمینە سازیەوێ فترەیەکی زۆریەوێ بۆیەوە فەراغێکی ئیداری و سیاسی دروستەکە من پێم وایە متمانە سەرنەوەکە زۆر باشترە و کاریگەر زۆر سپاس بۆ کاکەروان لە سلێمانی بەڵێ مستەفا دۆسکی لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک دەڵێت دروستبوونی عێراق لە سەرەتاوە لەسەر بنەمایەکی هەڵە بووە چونکە بەبێ پرس و ڕەزامەندی خەڵکەکەی بنیاد نراوە هەروەها دینارتە هەمەڕەنگ دەڵێت پێم وایە بە هیچ شێوەیەک ناتوانم یاخود مەوەستیەوەی ناتوان متمانە لە مالکی وەرگرن چونکە یەکدەنگ نین و عێراق پێویستی بە جیابوونەوەیە بەڵێ ڕێزان لە هەولێر سڵاو لێ بێفەرموو زۆر سپاس ڕێزان خان زۆر سپاس دەکەم هیوادارم هەموو کردێک یەکدەنگ بیتن لەبەر ئەوەی مالیکی دیکتاتۆرە ئەگەر دیکتاتۆر نەبی ئەو ئێستا بۆچی مادەی سەد جێبەجێ ناکات و هیواداریشم ئێنئار هەر بەردەوام بی بۆ دەرخستنی گەندەڵیەکان لە هەر لایەنێک بی نەک تەنها دەسەڵات بازان مێناسی زیاتر کلینکی بە دەسەڵات دەگەندەڵەکانی ئەوان ئەوە دەکاتن نەکی ئۆپسیۆن زۆر سپاس ئەگەر ڕێزان خان بەڵام بەڕێزێک لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەڵێت زۆر سپاس دەکەم بەڕێزێک دەڵێت ئێوە کەناڵی مالیکی نازانم ئەوتۆمەتەی ئاراستە کردین هەرەوە مابوو هیوادارم وانە دیشتێوانە بەرەوێن NRT ئێمەشانازی بە NRT دەکەین باڵە سپاس بۆ پەیوەندەکەت بەرزان لە کەرکووک زۆر سپاس کاک بەرزان کاکشوان بەڕاستین حەزەکەم بۆکردنەوەی بنەوە لەسەر سەرکردایەتی سیاسی کورد بەڵێ فەرموو ڕاستی حەزەکەم یانی دیارە بگەم ئایا سەرکردایەتی سیاسی کورد تا ئێستا کوردێران خۆیان کردووە یانی لەگەڵ کێسە حەدەسیان کردووە بەڕاستی ئەگەر ئێمە یانی وەکو پێشتر ئاگادار بووین جەنابی بەرزایی لەگەڵ سونەکانە کە دوژمنی سەرەکی کوردن دوژمنی سەرەکی ماسی سەد و سێلن و لەگەڵ سەدرەکانە کە زۆر پشتی وەحدە سونەکانەکە و یعنی زەنابی سەرەک بەرزانی حەزەکەم پێداچوونەوەیەک بە حزبی سیاسی خۆی دابکات بەڕاستی ئەمڕۆ ساحە سیاسیەکە مەصالحی کوردە ئەگەر بێوە گۆڵ تۆمار بکات چونکە ئەگەر لەم کاتەیە بێوێ لەگەڵ مالیکیدا ڕێک بکەوێت لەسەر جێبەجێکردنی مادەی سەد و سێ و زۆر لەو خاڵانی کە لە ڕێزبنامەکەی هەولێرە
ڕگەڕیان بوو لەم کاتەیە کورد هەلێک سیاسی بۆ ڕێکەوتووە ئەبێ لە دەستینەدا و زۆر سوپاس دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هیوا لە سلێمانی فەرموو کاگیوە. ئەم کاتت باش. زۆر سپاس کاگیوە. دیارە سەبارەت بە تەوەرەکەی بەڕێز سەبارەت بە سەردنەوەی متمانە لە نووری مالیکی دیارە برا بەڕێزەکەم ئەمە تەنها شتێکەمە ئەم سەرکردانیەمە گرتویانە بەدەمەوە کە متمانە لەو بسەنەوە گینا و سەرکردانەی عێراق هەمویان مالیکین بەڵام بەداخەوە لە کوردستانی خۆشمانە دەیان سەرکردەی کوردەیە بە شێوەی مالیکی ڕەفتارەکە. زۆر باشە کاگیوە دوور لە پرسی متمانە سەرنەوە ئەمەی کە ئەمڕۆ نووسنگەی نووری مالیکی بڵاوی کردوتەوە باس لەوە دەکات لە بەردەوامی ڕەتکردنەوەی دانیشتەکان لایەنە سیاسەکانەوە ناچار دەبێت کە داوای هەڵبژاردننی پێشوەخت کات. پێت وایە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر ناکرێن لە عێراقدا؟ بەتاکید دەزانی چۆنە خۆی ئەم سەرکردانی کوردستان ئەوڵێن مالیکی بڵێن دیکتاتۆرەمانە بەس وەرە من بەڵگەم لای بەدەلیل و پێدەڵم خۆیان دەیان کۆنە بەعسیان هێناوە لە کەرکوو گەڕانێتەوە کوردیانە بەڕێبەری چینان دایرە بە بەڵگەوەی سەرمێنم کە ڕقەمەکەم لای بەڕێستا مەوجودە ناوەکەم مەوجودە تەعدایانەکەم بابێن ڕوبەڕوودانیشم نییە یەک بە یەک ناو کۆنە بەعسیانت کە پێڵم کە حیزبانە گەڕانیانەتەوە سەر حکم و حساب باشین دەسەڵاتیانی ڕۆژانە دەیانی وەگوشە چەسێنەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەلەند عومەر دەڵێت هیوادارم کورد یەک ڕنگ یەکدەنگ بن و هاوڕا بن لەسەر کێشەکانی کوردستان کە کێشەی نیشتیمانی بن نەک شەخسی و حزبی بن ئەم جارە مافی کورد سامانی حزبی و شەخسی نەدەن. هەروەها کارزان حەمید دەڵێت من وەک هاوڵاتیەک لە شاری کەرکووکەوە ئێمە زۆر دەمێکە چاڕوانی هەڵبژاردننی بەڵام هیچ گەشتبین نیم بەم هەڵبژاردنە چونکە لەلایەنە سیاسەکانی خۆمان یەکەڵوێست و یەکدەنگ نین هەر لایەنە و بەرژەوەندی خۆی کردووەتە پێش بەرژەوەندی ئەو هاوڵاتیە داماوانەی دانیشتوی شارەکە من هیوادارم یەک بن و ڕوون و ئاشکرایە گەر یەک بن قەومیەتی کورد پۆستی مهم بەدەست دێنێت. بڵێ کامەران لە سلێمانی فەرموو کامەران. کامەران لە سلێمانی ئەو کاتت باش. زۆر سپاس کامەران هەموو کاتێکت باش. داواکەمی کاکە من بەنیسبەت خۆمەوەڵێم عەرەب هەمووی بۆ کورد دیکتاتۆرە و خراپە هیچیان بە باش نازانم بەڵام بەداخەوە ئەو خوشکە لە زاخۆڵێ وڵات کەناڵی هەالیا بە تەنیایی سلێمانیە ڕای خۆیەتی کامەران پێی وایە زۆرنەی پەیوەندەکان لە سلێمانی ڕای خۆیەتی و بە شوەیەکی باس سەیری بەرنامەکەی نەکردووە لەسەر تەوەرەکە کامەران. باشە من لەسەر تەوەرەکە ئەڵێ مەگەر سەدر ئەو کاتەی کە سەدر وتی کەرکوو کوردستانی نییە کە هات بۆ هەولێر بۆ خەڵکی ئەو جەنابە ئەو بەڕێزە بەربارانی نەکرد بۆ ئێمە ئەگەر وەکو نەتەوەی بیرکەین وە کورد بیرکەینەوە ئەبێ ئەو کەسێک کە ئاڵێت کەرکوو سەر بە کوردستانی نییە هاتە سنووری هەرێمەوە بەربارانی کێ ڕسوای کرد نەکو ئێمە بین بڵێن وەڵا هاوپەیمانی ئێمە دۆستی ئێمە باشە مالیکی دوێنێ دۆستیەوان نەبوو ئەمڕۆ دیکتاتۆر. باڵ سپاس بۆ پەیوەندەکەت. دوا پەیوەندیمان کاک بەختیار لە سلێمانی فەرموو کاک بەختیار. کاکشوانم کاتێ باش. زۆر سپاس کاک بەختیار زۆر بە کورتی. بەنیسبەت کەوەرەکەتانە من دەستپۆشی لە یەکەم بەنیسبەت ئەوە شەوەکاوێن مالیکی دیکتاتۆر و ئەوەیە من ئەڵێم لەوە ئەچێبات بێ لەبەرەوەی دیکتاتۆرە ناپێ ئەی بۆ ئەوانەی خۆمان دیکتاتۆر نین ئەی کات فازی ملانی کە ئەیوت دەستان هەبڕم حەڵی شمادە ئێمەوت ئەی بۆ نازرێتەوە عەرەبانە بڕە ئەی هەر خۆیان دەستیان نەکرد دەمرێم عەرەبانە بەبرا گەورەیان قبوڵ کرد ئەی 12 ساڵە لە بەغا چی ئەکەن پشتێ لە کاچی کوردستانیان ئازاد کردووە بێگومان درو ئەکەن شەڕی مالکی و شەڕی کورد شەڕی پارەیە شەڕ ئەوەیە کە ئەو ناوێ نەوتەکە فرۆشە نەوتەکە سەر بۆ منەماڵەیە بۆ منەماڵەی مامدەوە مەسڵ بەزانێ بۆ میلەت نییە من ئەمڕۆ بۆ هێناومەتەوە چۆ بگە من ئەم وەرەقەی کارەبایان بۆ هێناومەتەوە لە تەوەرەکە ئێوە تارێکەدەم قسەم کردووە 6 ماڵ لە خانوویەکەین ئەندام پەرلەمانێک گوتی دوێ شتیوا لە کوردستانە نییە 6 ماڵ لە خانوویەکەین هەر شەشمان هیچمان مەعاشخۆری ئەم حکومەتە نین کارەبایان بۆ ناوتۆ نیمانە پارەکە بین ئەوەی کارەباکە ئەبڕین لە سەرەرەکە بڕیانە باشە من پارەکەتم سوالەکەم و پارەکە ئەم ئەمە پارەکەی بۆ شوێ ئەچێت. بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ کاک بەختیار لە سلێمانی زۆر سپاس کە دوا پەیوەندیمان بوو بەڕێزان سپێنی لەگەڵتان بەردەوام بین هەر شاد و بەختەوەر بن هەر لە خۆشیدا بن.